كردستان ادگل مده برای روزنامه‌وان هزان افرینی الاستودیوی گلک بخیر به یک هزان و سالانی تپیروز بید بری ام بچینت ناف هیرکاتیم بابتی داد سال 2014 ابداوی هاد گلک مسئله تدا هبون دبا هات بن اکلای کرن ل نهات اکلای کرن جوان گرینگترین وان مسئله کو 2014 دا پید وی بال روجاوای کردستان هاتبان اکلای کرن و چهار سریج بو هات بادیتن و نکفن افصال لیکتن چه مسئله بون چه لایم بون کو بید وی بو گرینگی به هات بادان زیاده تر زور سپاس بو سالی تازج پیروزبایی لهمو لایق دکم و ورخدانوانان شنگال و کوبانی به تایبت و هر لایقی کردستان سبرت براسي بروشي دواي وهروها او مسلي كاسل كردستان ومسلي بتايبت يعني بيوستيكاني كابو باستني كونغرينتوي هروها بو او روشي كهيا لكردستان يعني براستي اما توانم بلين روشي قشتي لكردستان بيوستيكي جدي هيا بيكريزي لعيني سياسي كردي ل 2015 يعني أوا أبي لعيني سياسي كردي وهروها لعيني روشنبيري لعيني كخوي بنيوسكارد زانن خوان بهنرمند زانن خوان يعني همو بيك هاتا كان وهمو لعنا خبطكاران وشالكواناني كرد أبي هول بدن بزان براسي بوچی هو کارکت چیه او هنگاوانی که ل 2014 که پیوست بو پیک بین بو پیک نهاتن هو کارکت بو پیک نهاتن ابي اوش بو اوی که ل 2015 جب کرد بلام بداخوا يعني بالراسي لين هيا هندي لين هيا هوليدان يعني بو جب كردني زور بينغاوي كال خدمتي يكتي نتوي خدمتي او كيشي ك هنا بو چهار سر کردنیون بلام هندی لین شبون لونی وکو که پیوستی خوان به او ندیدین یا نزانین لو ناکو کیان که های چهار سر بکن بو هو یا که خوان دور دخسن یا ریگری درست کردن بو من پیم ویا یعنی لدهاتو امانه همو زلال دبن و هو کارکا کیه چی لینه کجی چینه کینه امانهش همو اشکرات بن لکاتی که بستني كونغري كينتوي بجديانا اوقات حمولك اشكرات بك امانيكا ريجر ياخذ اونيكا هاو كاربن بله سال 2014 چندین نهامتی تدا هبونش بو گله کرد کوبان شنگال هر وسا چندین سرکفتن تدا هبون پیشمرگه یپگل روجاوا چندین هزندیان کردی چندین دستکفت تدا هبون و چندین امشین بیجین نهامتی تدا هبونش بو گله کرد لیست زیاده باری و چندیجی هر دولانا و بناگر هندی کن ناو کرد بکویت ناف محفل الدولی دا و گلک بهت بحث کرن و گلک بحثل لانی سربازی بهت کرنج لانی مروفی و بكيفيت ناف اخفتنو بحثو فكولين عندها شويه كي قشتي سرانسري جهاني كرد شا تشي تتصالى به دا مفاي اجفي چندي ور بگري تو بكار بيني تجبوكو اوهتان ها بدس نهاتي بدس وبينن براسي اگر اما تماشي روشي 2014 اخر بتايبد الاولي لكوباني وشنغال واونا وشانا كارودا خوي بلانكي هندك اجنيداني نيو دولتي هبون بو اويكا هردو بشي كردستان رجاوي كردستان وباشوري كردستان آرامي كهيا تيك بچا وهر او پیشکوتنین که هيا بو اوي برب پنگاوکانی دامزراندنی دولت نبي يعني بونو من هرمي كردستان باشي او اكرات كاين دولتي على مكان هرو على رجاوي كردستان خوساري ديمقراطيكي على ينكدن امانه همو زور كسيان كنت امانه ايوين نزيك يكبن لو انا ببن بيك او كبوب بيك بو تركيا زور ما ترسيداره بو هندي الولايات ديكا ما ترسيداره بو امان تشيان كدن اما كبخوان مداخله بكن نبو وكو يا صيني دولتي بدشتي داعش اون بشجري داعش ينكدن لقال داعش اتفاقيا كدن واون داعش هنا نكو داعش بالراسي يعني با انسان وبكي نكو داعش لخوي خوي هات بو كوباني اون ريكوتنيا لقال داعش كدن هاوكريان لقال داعش كدن اون هنا بوي من بيم ويا
قلي كرد ولایەنی سیاسی کورد ئەبێ تەنها لەو نقطەیە تێبگێ هۆکارەکە چی بوو کە لە دوای کە هەرێمی کوردستان بانگی دامەزراندنی دەوڵەتی کوردیان کرد و دەوڵەتی ئیسرائیل سەرۆکوەزیرانی ئیسرائیل کە ڕازی بوو گوتی ئێمە پشتیوانە بە ئاشکارە ئەو کات ئێرشێکی گەورە لەلایەن داعشەوە بوو سەر هەرێمی کوردستان بوورمونە یعنی کاتی خۆ هەرێمی کوردستان ئەوە نەبوو کە تۆ بڵێ ببێ ئامانجی داعش بۆیە من پێم وایە ئەو پیلانەمە ئەوەی کە هەیە لە دژی کورد ئەبێ لایەنی کوردی ئەمە شروع بکە بە ئەوە شروعکردی بچیر لایەکە من ئەڵێم یەکەم ئەو ڕۆژنامەنووسە با وجدانی ڕۆژنامەنووسی بکەن کاری ڕۆژنامەنووسی بکەن ئەو کەناڵی ڕاگەاندەر با بە وجدانی شتی خۆیان بەخش بکەن با بە ڕاستەقینە لە بەرژەوەندی گەلی کورد بکەن ئەو لایەنی سیاسیش ئەبێ بە وجدانیانە لەگەڵ ئەو کێشایە هەڵسوکەوت بکەن بۆ ئەوەی ڕاستەقینە بن تۆ پەیوەندیت هەیە لەگەڵ دژمنیش مشکلە نییە بەڵام با لەسەر ئەساسی پەرژەوەندی ئەوە بێ ئەگەر ئەوانە بێ بەڕاستی ئێمە کەواتە سوود لە پار ناگرن و سوود لە مەسلەی شنگال و کۆبانش ناگرن کەواتە ئەوەنە بەڵام من پرسیارێک دەکەم بۆچی لایەنی عسکەری ئێمە یەکن لە کۆبانەی تا خانەقین یەک جەبهە پێکوە شار دەکەن دژی نایێران بۆچی لایەنی سیاسی یەک ناکرن ئەمە پرسیارە لە عسکەری یەکن هەموو لایەنی کوردی بەڵام بۆچی سیاسی یەکنین ئەمە جێگەی پرسیارە بڕاستی بۆیە ئەنی من ئەڵێم ئەو پرسیارە هەم لە لایەنی سیاسی کوردی و هەمیش لە ئەو ڕەوشنبیرانەی کە دەرکەون سەر تەلڤیزیۆن بۆ خۆیان شتی بە گەورەی ئەجنیدەکانی حیزبەکانی خۆیان قساکەن بەڵێ هەتانەها ئاریشەیەن نافبەرە ڕۆژاوای کوردستانە بێگومان هەتانها ئاریشەیەن نافتەفگەرە کوردیدا چارەسەر نەبووینە ئەنکو بەر و ڤاژی بەرەف ئاڵۆسترت شن هینت بینن ساڵا بهێدا پلانەکە توکمە بهێتە داناش بۆ چارەسەرکردنا وان ئاریشان و چەند گرنگە پلانەکەش ویجوری هەبیتش بۆ کۆ داوی وان ئاریشێن نافخۆین سیاسی بێت وەکیتە پڕۆژە ئاماژە پێگیری هەتاکو ڕۆژاوای کوردستانی هەمش لای سەربازی بە بێتە پاراستن و هەمش لای سیاسی ژیڤە من پێم وایە پێش هەموو شتێک بڕاستی لایەنی کوردی ئەوەنەی کە سەرەکە پەکەکە یەکێتی نیشتمانی پارتی دیموکراتی کوردستان من ئەڵێم سەرەتا ئەمانە ئەبێ کێشەکانی نەو خۆیان یەک بخەن ئەمان لە یەکتر تێبگەن ئەمان یەک ڕێزی خۆیان یەک بخەن لەگەڵ یەکتر ئەنجا ئەمانە دەربارەی کنگرەی نەتەوی ئەمانە بەجددیانە ئەم جارە هەوڵ بدەن بوو بەستنەی کنگرەی نەتەوی و دوای ئەوە هێزەکانی دیکەش وەکو گۆڕان وەکو یەکگرتووی ئیسلامی وەکو حیزبەکانی دیکە وەکو پەیەدا وەکو حزبی دیموکراتی کوردستانی ئیران و حیزبەکانی دیکە کۆمەڵە ئەمانەش بڕاستی بێ لەگەڵ ئەمانە بن بجددیانە هەوڵ بدەن سەبوون و منە نمونەکە بینم ئێمە دەبینن کە قسەیەک لە سەرۆکی یا سەرکردەیەکی پەکەکە یا هەدەب یا پەیەدا کە بەبێ شروڤە گوێ دەگرن هەندی لایەن یەکسەر ئەکردن بە دیلان و گۆڤەند و گەورە دەکەن و لە ڕاگەاندنەکردن خۆیان وەکو ئەم دوایی کە بڕێز جەمیل بایەق و کاک سەلاحەدین دەمیرتاش باشە لە جێگەی ئەڵێ شەست حزبی کوردی لایەنی کوردی لە هەولێر ئیدانای قسەی ئەوان کردووە باشە ئەم شەست حزبە ئەگەر ڕاستەکە ئەگەر فعلەن حیزبن ئەگەر فعلەن کوردایەتی دەکەن بۆچی لەسەر یەکێتی نەتەوەی ڕێک ناکەون بۆچی فشار ناکەن سەر ئەو لایەنی کە ڕێگرن لە بەستنی کۆنگرەی نەتەوەی بۆچی لەسەر قسەیەکی کە سەلاحەدین دەمیرتاش خۆی غەڵەت نەکردووە و تەنها گوتیە شنگال لەبەر ئەوەی شنگال دوورە لە هەرێمی کوردستان لەبەر ئەوەی شنگال ینی وەکو لە ڕووی مەذهبی و جیاوازە زینە با خۆیان خوانی دەرە بکەن خۆیان انتخابی خۆیان بکەن شتێکی غەڵەت نەکردووە و هاوی گوتی دڵی کوردستانە نەگوتێ دووری لە کوردستانە دڵی کوردستانە بەڵام بە هەمان شێوەک بڕێز جەمیل بایەق شتێک خراپ نەگوتووە بڕێز جەمیل بایەق شتی کە گوتووە قانونیە ئەڵێ ینی لەسەر ئاستی عێراق يعني ما ترشيه هي لسر يكتي خاكي عراق كأم داعش بمينه وداعش أوي يعني شكي خرب نقطوه يعني كالله يكتي عراق مام جلال سروك مام جلال على يكتي عراق بريس كك مسعود برزانيش على يكتي عراق همو كس على يكتي عراق كس نالي إما عراق دا باش يكون كن parça بوي من بيم ويا كونغري نتوي درمان و چارەسەریە و شتی هەری گرین کە ئەوە کۆنگرەی نەتووی بەستێ
ئەم کێشانە بڕاستی ئالۆزتر دەبن و کەناڵەکانی ئێمەی ڕاگەاندنیش بە هەر ئەوانەی بتایبەت هەندی کەناڵ هەیە شتی بچووک ئەکەن زۆر گەورە مێش ئەکەن بە گامش یعنی بڕاستی زۆر شتی ئەوە دەکەن بەڵێ کاگۆزانها لە مۆسکۆ وەکی هین ئاگدار کۆنگرەیەکی تایبەتە تێدەگرێدانش بۆ چارەسەکردنا کرێزا سووریا هەفسەرۆکێ پارتیا پێدێژی ئێکش ئەندامێن کۆنگرێ و حازرە تێدا وەک کورد هەنت بینن ئەف کۆنگرێ بیتەگەرە چارەسەرکردنا کرێزا سووریا و هیچ تشتێکی نی بینیتە هۆڵێ وڵی پێم وایە ئەم شتا شتێکی زۆر اعتیادیە و بوو مەسلەی لایەنی کوردیش من ئەڵێم بوو کورد لە هەر شوێنێک هەنگاو بنن من ئەڵێم لە خزمەتی دۆزی کوردیە و بەس لێرە تەنها ئێوێم ئەم مەسلەی مۆسکۆ بە تایبەت ئەبێ لایەنی کوردی یەک بگرێت نەکو لایەنی کوردی وەکو مەرجعیەت ئەبێ بڕیار بدێ ئێستا بوونمونە لایەنی کوردی ئەگەر وەکو جنێو بەشدار ببێ زرار دەکێ و سوودی نییە بەس من ئەڵێم مەرجعیەتی کوردی لێوەگەڕنی کوردی سیاسی کە ئێستا هەیە کێشەی خۆیان چارەسەر نەکردوونە ئێستا بنمونە یعنی ئێستا تا ئەب مەرجعیە ئەو لێوەگەڕنی سیاسی ئەگەر کێشەی خۆی چارەسەرەکەی ناتوانێت لەوەیەکی سوود وەرگێت لە مۆسکۆ لەو کۆبوونەوەی مۆسکۆ ئێستا کۆبوونەوەی مۆسکۆ ئەو کات لە بەرژەوەندی عەرەب دەبێت لە بەرژەوەندی معارەزەی عەرەبی دەبێت لەبەرەوەی ئێمە ئەنجومەنی نیشتیمانی کورد لە سووریا لە 12 حزب 4 حزب ماون 4 حزب لە 12 حزب 4 حزب حزبی سەرەکی حزبی ئەساسی هەموو دەڕیان خستن ئێستا بوونمونە پارتی یەکێتی دیموکراتی کورد ئەوەی برەش شیخالی گەورەترین حزب بوو ئێستا ئەڵێ ئێمە فەسڵ ناکردووە چۆت فەسڵ کردووە ئەو مؤسسی ئەو ئەنە کەسێ مؤسسی ئەنجومەنی نیشتیمانی کورد سووریا ئەو حیزبا بوو برز نەسرەدین ئیبراهیم پارتی دیموکراتی کورد سووریا بە هەمان شێوە حزبی گەورە ئەوان یعنی ئەم حیزبانە دەچون ئەمە باندۆر دەکات لەسەر کێشەی کورد بۆیە من ئەڵێم وڵی ڕەوش خراپە ئەگەر ئەمان یەک نەگرن و کێشەی خۆیان چارەسەر نەکردنەوە خۆیاندا ئەنجومەن ئەنجا لەوێ سوود بگرن من ئەڵێم ئێستا سوودمان نییە لەوە لەبەرەوەی ماڵی ئێمە هەموو پارچە پارچایە بڵێ گەلێک سپاس بۆ ڕۆژنامەوان و زانافرێنی سپاس بۆ حازربوون و ڕۆنکردن هەوە زۆر سپاس ڕۆژنامەیەکە ئەمریکی ئاشکراکرد حکوومەتە ویلایەتی نیگرتین ئەمریکا یاداشتەکە ئۆپۆزیسیۆنی سەبارەتی ڤێلڤینن تەرۆریستێن داعش پشتگوێ خستیە ئەوەژی ئەگەر بۆش بۆ داگیرکردنا چەندەڤەرێکیان استراتیژی لە سووریا و عێراقی ئۆپۆزیسیۆنی سووریا ڕایگەاند بەر لە داگیرکردنی مووسڵ و چەند ناوچەیەکی سووریا ئەمریکا پلانێکی ئەمنی ئۆپۆزیسیۆنی پشتگوێ خستووە ڕۆژنامەی ماکلاچی ئەمریکی بڵاوی کردەوە ئۆپۆزیسیۆنی میانڕەوی سووریا ڕاستەوخۆ داوای لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کردووە گرنگی بدات بە ناوچەکانی خۆڕەڵاتی سووریا بە تایبەت ئەو کاتێک کە تیرۆریستانی داعش پارێزگای ڕقە و چەند شارێکی دیکەیان لە وڵاتە کۆنتڕۆڵ کردبوو ئاماژە بەوەش درراوە کە ئۆپۆزیسیۆنی سووریایە یاداشتێکی ئاراستەی دانیێل ڕۆبنشتاین نوێنەری حکوومەتی ئەمریکا کردووە و تێیدا واشنتۆن ئاگادار کراوەتەوە لەوەی هەنگاونانی تیرۆریستانی داعش بەرە وڵاتانی دراوسێ هۆکارە بۆ دامەزراندنی دەوڵەتی ئیسلامی ڕاستەقینە لە عێراق و سووریادا بە پێڕۆژنامەکە نوێنەری تایبەتی حکوومەتی ئەمریکا یاداشتەکەی ئۆپۆزیسیۆنی پشتگوێ خستووە و بەمەش دوای 2 مانگ شاری مووسڵ